زانی چی ئەشکەنجەی ئێمەی داوە چی ئەشکەنجەی ئەم خەڵکیە داوە لە نوگرە سەلمان. دادگایکردنی عەجاج کە سوکاری ئەنفالکراوانی ئەمڕۆ دڵخۆش کردووە. ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی لە قەزای ڕزگاری ئێوارەخوانێکی بۆ نزیکەی 100 ژنە کە سوکاری ئەنفالکراوان ڕێکخستووە. ئەمڕۆ بەلای ئەوانە وەکو جەژنە وەکو دەیبینن ئەوان ئەمڕۆ ئێوارەخوانێکیان بۆ ساز کراوە بە دڵخۆشی دەستگیرکردنی عەجاج و ئەوەی کە ئەمڕۆ دادگایی کراوە. منە ڕۆمە لای بەشێک لەو کەسانە خۆیان کە ئەو کات لە زیندانی نوگرە سەلمان بوون. سڵاو لێ بێدایەگیان 38 ساڵ پێش ئێستا تۆ لە زیندانی نوگرە سەلمان بووی، لە قەڵای نوگرە سەلمان بووی. ئەمڕۆ عەجاجت بینی کە دادگایی ئەکرێ چه هەستێکتە بوو؟ وەڵڵا هەستم ئەمە نەخۆش و ئەمە نەخۆش و ئیتر بەسە بەشکەم ئەو خوای گەورە حەقی ئەم خەڵکە لێ بسێنێ و ئیدام بکرێ و نەمێنێ. زانی چی ئەشکەنجەی ئێمەی داوە چی ئەشکەنجەی ئەم خەڵکیە داوە لە نوگرە سەلمان. بێنان و بێ ئاو تەعزیبدان کل ڕۆژێ وە کێبڵ و ئەهات گشتێ کوشت. ئیتر گشتی لە برسیا هەر کێبڵێکی لێدا ئەکەوت. هێزی دەما و گشتی پەکی کەوت و گشتی دامار بوو. ئەمەنە تەعزیبی داین ئەمەنە تەعزیبی داین هەر لەبەر ئەوەی کوردوین ئاوای پێمان کردە. ئیتر حتا بێژی تەعزیبی خەڵکی داوە خەڵکیە کوشت. ئەوید ئەوێ ئێوە لەم سجنە وە مردن بڕۆنە دەشتو. ئەمڕۆ وەکو جەژن بوو بۆ ئەرەوەڵا ئەمڕۆ وەکو جەژنە ئایسەوە گۆیەکشی کۆ بۆ تۆ لەیرە لە خۆشی ئەوە ئیدام بکرێت. ئیمڕۆ خۆشترین ڕۆژمانە ئێمە حەجاج ئیدام بکرێ و گەیەرە سزای خۆی. ئەگەر ئەمڕۆ لە دادگاکە بووی تا چیت بە عەجاجەوت؟ وەڵڵا هەرچی لە دڵما و چی پێمان کردووە گشتم پێوەوت. ئەی ئەمود ئەمە ڕۆژەکەیە تۆ چی وە ئێمە کراایتە ئیسە چۆن گەیتە حەقی خۆ ئاوامە پێوتە بەس ئێمە فایدە چی ئێمە لەوێ نەوین و ئێتە چی نەکردوە کرد بۆ خواوی دەوێت گشتان وە مردن لێرەوە دەرچن نەدانێ داپێ من ئاوێکێ داپێ ئەیخوا هەرکەی خوارد و گشی یەکۆ ئیدا لە عەز و گیانی دەرەچوو یەک سەبوونێدا ڕۆژی یەک سەبوون. ئەو ڕۆژەی کە هەواڵی دەستگیرکردنیت بیست چه هەستێک دەبوو؟ ئەمەنە هەستم خۆش و ئەمەن هەستم خۆش و من هەموو درۆیە مە ئەو نییە هەتا ڕسمەکەیم دی هەتا ڕسمەکەیم دی وتمەوە خۆیەتی ڕسمەکەی بینی ناسی تۆ ئارەوەڵای کۆک ناستیمەوەی چۆن هەزانی چی کردوێتە کورد و چی کردە ژن و مناڵی کورد کە لەوێ داما و مەویست و گشتی کە نەفکریا و دوای 38 ساڵە و ناخۆشیانەتان ئەمڕۆ گۆڕا بۆ خۆشی. وەڵا ئیمڕۆ گۆڕیا بۆ خۆشی خۆشترین ڕۆژمانە ئیمڕۆ بەس ئیدا بکرێ و نەمێنێ لە دنیاوە چی کردە خەڵک ئەوش بکرێتە ئەو سزا. باس لەوە کردم کچەشت لەگەڵ تا بۆ ئەو کات کچەم لەگەڵ ماوە بەس مناڵ باشە خاتون سڵاو لێ بێ ئەو کاتوە تەمەنە چەند بۆ کە لە نوگرە سەلمان سڵاوی خۆش لێوێ وەڵام منە و کاتێ وەکو دایکمان ئەگەڕۆ من 2 ساڵ و نیو بۆ 3 ساڵ بوومە بەبیرم نایە بەس ئەوەی کە دایکم بۆ مەگێڕێتەوە ئێژێ یعنی سزایە دریاینە ئیتر ئەوەی بەسەر ئێمە هاتە بەسەری کەسایە خوانێ ێژێ ڕۆژێ چوومە بۆ ئاو بێرم تۆ بە باوشمە بوویتە هەر چوومە یەکسەر دەستی کردێتە لێدانم بۆ باڵم یعنی وای شلۆ بۆ من لە باوشیوە کەوتمە ئینجا دایکم لە حیبەتا منی هەڵگردێتەوە ئەویت بۆ ئەوەی دڵم ژان بکە ئینجا زۆر بە کێبڵ منی کێبڵ باران کردێ. تۆ خۆت عەجاجت نەبینیوە بەڵام ئەمڕۆ دادگایکردنی بینی کە بیست دادگایی کراوە ئەمڕۆ لە بەغدا چه هەستێکتە بوو؟ وەڵا هەستم زۆر خۆشەوە هیوادارم لە سێدارە بدرێ حەقی ئەم خەڵکەی کشتی لێ بسەندێ کە ئاوا ژن و مناڵ و پیر و گشتی لە برسێ ئاکوشت یعنی خەڵک چی کردبوو هیوادارم وە سزای سەختی خۆی بگەیت ئیسە ئێمە ئیمڕۆ خۆشترین ڕۆژمانە ئەم جەژنە ئەگێڕین بۆ ئەوەی ئەو لە سێدارە بدرین. باشە دەسەکان خۆش بێ زۆر سوپاس خاتون بەڵێ وەکەوەی بینن لە دیمەنەکان ئەمڕۆ وەکو کەسوکاریان فالکراوان خۆیان باسیەکەن ئەمڕۆ جەژنە بۆ ئەوان دوای 38 ساڵ کە عەجاج دەستگیر کراوە و ئەمڕۆ دادگایی کراوە کەسوکاریان فالکراوان ئەڵێن دوای 38 ساڵ هەموو ئەو ناخۆشیانەی ئێمە ئەمڕۆ گۆڕاو بۆ خۆشی و وەکو خۆیان ئەڵێن هیوادارن کە لە سێدارە بدرێت و ئەمانیش ئاهێک بە دڵیان نابێتەوە.